هەمان ئەو شوێنەی کە ئەمڕۆ لە کەسنەزان ڕووداوێکی هاتوچۆی زۆر دڵتەزێری تا ڕوویدا 3 ساڵ لەمە پێشیش بە هەمان شێوە ڕووداوێکی هاوشێوە ڕوویداوە لەلایەکی تریشەوە هەندێک گەنج و کەسایەتی لە دوورە وڵاتشەوە نەخۆشخانەی هیوایان قەت لەبیر نەکردووە ماوەی 10 ساڵەمان و چەناوەڵێکی دیکە بۆێناوە. سڵاتان لێبێت. هەمان ئەو شوێنەی ئەمڕۆ لە کەسنزانی هەولێر ڕووداوە سەختەکەی هاتوچۆی تیادا دروست بوو 3 ساڵ لەمەوبەر ڕووداوێکی گەورە تیایدا ڕوویدا. ئەو کات ساڵی 2023 بوو میکسەرێکی چیمەنتۆ ڕووداوێکی هاتوچۆی گەورەی دروست کرد بەهۆیەوەی 11 کەس بریندار بوون و 21 ئۆتۆمبیل زیانیان پێگەیشت. ئەوەی ئەمڕۆژ ڕوویدا بارهەڵگرێک بوو خۆی کێشا بە 8 ئۆتۆمبیلدا و بەهۆیەوە ئاگرێکی گەورەی لێکەوتەوە جگەل لە زیانی مادی زۆر گیان لە دەستدان و برینداربوونی ژمارەیە کەسی لێکەوتەوە. یامن حەمەدەمین وتەبێژی هاتوچۆی هەولێر بۆ 964 ئاشکرای کرد. ئەو بارهەڵگرەی لە جادەی کەسنەزان کارەساتی نایەوە و کارەکەی خێرایی زۆر بووە و نەمانی برێکی بارهەڵگرەکە بووە. بۆیە لە ئەنجامدا کۆنتڕۆڵی لەدەستدا و چووە سایدی بەرامبەر و ئەو کارەساتی لێکەوتەوە. کۆمەڵە گەنجی کورد لە تاراوگە لە بەریتانیا دەژین بە جەستە لەوێن بەڵام دڵیان هەمیشە لای نەخۆشانی نەخۆشخانەی هیوایە و ماوەی 10 ساڵە کۆمەک کۆ دەکەنەوە و دەیدەن بە ئیداری نەخۆشخانەکە. توانا عوسمان نوێنەری گەنجەکانە ساڵانە لانی کەم جارێک سەردانی سلێمانی دەکاتەوە و بە دەستێکی پرەوە دەچێتە نەخۆشخانەی هیوا. ئەو بە 964 وت لە ساڵی 2016ەوە ئەو کارە دەکەن و بۆ ئەم ساڵی زیاتر لە 17,000 دۆلاریان کۆ کردوێتەوە و پێشکەشی نەخۆشخانەکەیان کردووە. وتیشی تاوەکو ئێستا حەزمان نەکردووە ئەم کارەمان لە میدیاکان باز بکرێت بەڵام ئەم جارە بۆیە باسم کرد بۆەوەی گەنجانی کورد لە وڵاتانی دیکەش دەست بە کۆکردنەوەی کۆمەکەکانیان بۆ ئەو نەخۆشخانەیە بکەن. وەرزی بڕینەوەی هەنگوین لە ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووە وەک خۆیان دەڵێن هەنگوینێکی شیرین و بەلەزەتیان هەیە و بە ئەمانەتەوە دەیخەنە بازاڕەکانەوە. بە دیاریکراوی لە شاری ئاموودا خەڵکێکی زۆر سەرقاڵی بەخێوکردنی هەنگن. عەبدوڕەزاق و خالید بۆزۆ کە باوکو کوڕن دوو لەو هەنگەوانانن پێکەوە و کاسبێ دەکەن دەڵێن لەگەڵ هەنگی خۆماڵی هەنگی بیانیش وەک ئیتاڵی و ئەڵمانی بەخێو دەکەن بەڵام بە قسەی ئەوان هەنگە بیانەکان باشترن و هەنگوینەکان ئەسڵترە. مام عەبدوڕەزاق جارجارە هەنگوینەکەی بۆ ئەرێبی کوردستانیش دەنێرێت و بێمنەتی دەڵێت هەنگوینەکەمان تەواو سروشتیە شەکریان پێنادەم و ماڵی خۆم حرام ناکەم. لە خوورماڵ ئەگەر بۆ یەک جاریش بە کۆڵانەکانی گەڕەکی داڵانیدا تێپەڕی ناچار دەبی چەند جارێکی دیکەش پێدا هاتوچۆ بکەیت چونکە سەوزایی درەخت و گوڵ و گوڵزاری زۆر ئەم کۆڵانەی بە تەواوی لە ڕووی ژینگەیەوە پارێزراو کردووە و ئەوەی ئەم کارەشی کردووە خەڵکی گەڕەکەکە و کۆڵانەکان خۆیانن. وەک بڵێ ماڵەکان پێشبڕکەی ئەوەیانە کە حەوشە و بەردەم ماڵی کامیان سەوسر بێت. شکریە بەحەمەد دانیشتوویەکی گەڕەکەکەیە وەک خۆی دەڵێ یەکەم کەس بووە کە دەستی بە سەوزکردنی بەردەم ماڵەکەی کردووە. دوای ئەویش ماڵەکانی دیکە دەستیان پێکرد و دەڵێت ئێستاش بووینەتە خاوەن دڵگیرترین گەڕەکی خوورماڵ. عەلی کەریمیش هەر دانیشتوویەکی ئەو گەڕەکەیە هۆکاری سەوزکردنی گەڕەکەکان بۆ ئەوە دەگێڕێتەوە کە ئەوان هەورامین و بچنە هەر شوێنێک جێدەستیان لەسەر ژینگەی شوێنەکە بەجێ دەهێڵن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەمووی.